بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی پێشنیازەکان بۆ ڕاگررتنی جەنگ لە غەزە جەنگی ئیسرائیل حەماس لە غەزە بە دیاریکراوی پێشنیازەکە ئەوەیە ئەمریکا لە ڕێگەی قەتەرەوە داوای لە حەماس کردووە سەرجەم دیلەکان ئازاد بکە بارمتەکان ئازاد بکە و تەنانەت و تەرمانشی کەلایەتی بە زووی ڕادستیان بکاتەوە. لە بەرامبەر ئەمەدا جەنگ دەوەستێ بۆ ماوەی 6 ڕۆژ ئاگربەست ڕدەگەێنرێت تا بیر لە ئاگربەستێکی یەکجاری دەکرێتەوە. حەماس بەزجی ینی ئەم بابەتەی بەجددی وەرگرتووە. گفتوگۆ دەکەین لەبارەیەوەی ئایا جەنگ بەڕاستی دەوەستێ دەگەر حەماس بەم پێشنیازە ڕازی بێ. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاگڕەنج نەوزاد توێژەری سیاسی ڕاستەوخۆ لە وارشەوە لەگەڵمانە. کاگڕەن سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. پێمان بڵێ ئەنی ئەم پێشنیازە لە چیەوە سەرچاوی گرتووە وا گەرم پێشنیازە حەماس جێبەجێی بکات پێ ڕازی بێت ئایا جەنگ دەوەستێت؟ سڵاوتان لێ بێم کاتتان باش. لە چیوە سەرچاوی گرتووە لە ڕاستی ترام وەکو یەکێک لە دروشمەکانی بۆ سەرۆکایەتی ئەوێت ئەم جەنگە بۆستێنێت خۆی میشاڵێ حەوت جەنگە مۆستاندووە 6 مۆستاندووە لەو چوارچیوەیە هەمان هەنگاو بنێت. دووەم شەوەیە کە پێی وایە ئیشی تر یاخود بەرنامەی زیاتریانێ لەگەڵ ئیسرائیلە کە لە ناوچەکەیە پێویستە کە نەخشەیەکی هێزی سەر نوێ نەخشەی هێز لە ڕۆژەڵاتی ناوەڕاست دابڕێژنەوە. دووەم شوەیەکان جەنگە ئەمریکای سەرقاڵ کردووە چکە خۆ دەزانین جەنگێکی فراوانتر لە بینی بەری ئێران و لەگەڵ ئیسرائیلە. ئەمریکا نایەوێت ساڵانێکی زۆر ئەمریکایەوێت تەرکیزی خۆی وزەی خۆی زیاتر بەرە و ناوچەی دەوروبەری سنگ کە پێڵێن ناوچەی ئیندۆپاسفیک یان بڵێ دەوروبەری سنووری سین هەردوو ئۆقیانۆسی ئارام و هندی. هەمیشە سین یەکێک لەو خاڵانی کە بۆ سین زۆر باشە کە خۆشی بەرپرس نییە لی بەڵام سوودفەوە ڕۆدا هەر چەند کە ئەمریکاوێ بەرەو سین بڕوا بەرەو سنوورەکانی سین بڕات سەرقاڵی ڕۆژەڵاتی ناوەڕاستە بێت لەبەر هۆکارە بێت داعش بێت یاخدەم جەنگە بێت پرسی ئێران بێت ئەمە یەکێکە لەو سەرچاوی هۆکارانە. دووەم هۆکارەوەیە کە ناتانیاهۆ پێی وایە ئەم ئاگربەستە گەر حەماس پێی ڕازی بێت سەرکەوتنی چکە ڕاستیە پێشنیارگۆک و زیاتر لە پێشنیاروی حزبڵات زیاتر تەسلیم بوونە بارمتەکان ئازاد دەکرێت بەبێ ئەوەی هیچ بەڵێنەکە بێت کە ئیسرائیل کشێتەوە یان چارەنووسی غەزە و حەماس چی بەسەردێ. ئەمە دووەمۆکارە کە نەتەنیاوش پێی باشە. ئایا حەماس قبوڵێکە بەڕاستی بە دڵی نییە بە هیچ شێوازێک حەماس ئەگەر قبول شیبکە بەو پەڕی ناچاری و ڕەنگە قبولیکە بە فشاری قەتەڕوانە هەتاکو سەبەپی لێدوانەکان بێ حەماس قبولی نەکردووە بەڵام ڕەتشی نەکردوێتەوە چکە دوو خاڵ هەیە کە حەماس زۆر چەخ لە سەرکاتەوە کشانەوەی تەواوەتی ئیسرائیل لە کەرتی غەزە و دووەمش ئایندەی غەزە چی بەسەر دێت ئایا تامیرات سەر لە نوێ دروستکردنەوە کەی دەست پێکات لە پرۆپۆزڵەکەی ترامە هیچ زمانیتیان نیە دەڵێ هەمووی ئەمانە دواتر مناقەشاکرێ بەڵام کاگرام کە بە کورتی ئاگربەست بکرێیان نەکرێ بارمتەکان ئازاد بکرێیان نەکرێ ئەم جەنگە بە شێوازی جۆرا جۆرە بەردەوام بێ چکە پێشتر لە کاتی ئاگربەستی دووەم بوو هەمان پرسیارت لێم کرد لە هەمان بەردنامە پێم وتی ئێمە ئاگربەستە شکێت و دووبارە شەڕ دەست پێکات و ئاگربەستەکەی ئەم جارش ئەگەر سەر بگرێکە قورسە سەر بگرێ دووبارە بەرەو شەڕ ڕۆنەوە چونکە وەکوتم پرسی غەزە بابەتێکە یاخود بەشێکە لە وێنە گەورەکە لە هاوکێشەیەکی فراوانتر و گەورەترمانەیە غەزە تەنیا بەشێکی بچووکە لەو هاوکێشێ بەڵام لەو بەشە بچووکەیە گرنگەکەی لە چیە لە ڕێو بەشە بچووکەوە دەستی پێکرد هەر لەوێش کۆتایی دێت جارێ ئیسرائیل پرۆژەکەی ئیسرائیل لە ناوچەکە پێم وایە بەم زوانە تەواو نابێت بە تایبەتی لەم ساڵە بۆیە غەزە هەرە بێ بمێت بە ئاگربەست بێت یان بە بەردەوامی شەڕ بێت یان ئاگربەست بۆ 2 مانگ و دوای گەڕێنەوە بۆ شەڕ هەتاکو ئیسرائیل و کاتی کە پێی وایە بێ بۆستێت یان پرۆژەکەی گەشتووەتە ئامانجە و کاتەوەی غەزەش کۆتایی دێ بەڵام دووبارە گەڕانەوەی غەزە بۆ پێش 7 ئۆکتۆبەر سینناریوەکێتان بڵم نیم چەمە حاڵە غەزە ئەگەر پلانەکەی ئیسرائیل سەر بگرێ ئەوە بەشێکی زۆری خەڵکەکەی کۆچەکەن بۆ دەرەوە ئەمە تاکوسێک لای نەبووتە چکە تاکوسی وڵاتی بە فەرمی ڕاینەگەاندوکە ئەم خەڵکە قبوڵەکە بەڵام حەماس پێی وایە یا خولایەنگرانی حەماس پیان وایە ئەگەر
پلانەکەی ئیسرائیل شکست بێنێت یانی خەڵکی غەزە نەچنە دەرەوازان سەرکەوتنە بۆ حەماس لە ڕاستیە لە سینناریوی شکستێنانی پلانەکەی ئیسرائیلە نەهامەتی و کوشتار و وێرانکاری زیاتر بۆ غەزیکە چونکە ئەگەر پلانەکەی شکست بێنێت نەتوانێت خەڵکی غەزە بکاتە دەرەوە کەواتە شەڕەکە دووسێ سایتر بەردەوامە بێت بۆیە ئەگەر هەیە 100,000 ترش بکوشتێت ئەگەر خەڵکی غەزە نەچنە باش. دەرەوە غەزە برامە دوو سینناریوانەوە تا پلانەکەی ئیسرائیل جێبەجێکرێن باشە یاخودەوە پلانەکەی شکست دێنێت کاگرانج و بەڵام شەڕەکە دوێنێ بەردەوامە بێت دوێنێ نەتەنیاهۆ ینی وتی داوا لە خەڵکی غەزاکەم کات تەواو بووە بەجێی بیاڵند غەزا چۆڵ بکەن ئێمە تەختی دەکەین و ئۆپراسیۆنی فراوان بۆ سەر غەزە تەواوی غەزە دەست پێەکەین ئەم هۆشداریە چییە؟ ینی لە دوای ئەمەوە ئەگەر چۆڵ نەکرێ ئایا وەکو کورد دەڵێ شەلم کوێرم دەست ناپارێزم ینی ئیسرائیل دەست ناپارێزێ ئیتر بیناکان تەخت دەکا بەسەر خەڵکەکەیدا بیناکان تەختەکە پێم وایە بیناکان زۆربەی تەختەکە تاو بینانار بۆ زانیاری ببینەران زۆربەی ئەو باڵەخانانە یانی بۆ لە شار وڵاتی تر بەکار نایەت خۆی وێران کراوە بەڵام نەڕووخاوە بەڵامتر بۆ وێرانیە شۆ خەڵکەکە ناچارەڵەن لە خەیمە باشترە ئەچنە ناو ئەو باڵخانە وێرانە ناگینا خۆیان وێران کرا بەڵامسا بە تاوەتی ڕوخێنێ کای ڕوخێنێت ئەو خەڵکی کە لە بری خەیمە بەکاریانێنە سەوەش چۆڵەکەن پێم وایە باڵەخانەکان زۆربەی ڕوخێنێت بەڵام بەسەر خەڵکەکان نایڕوخێنێت چکە گەر بابەتیانش سێریکن هەر باڵەخانەیە کاڕوخێت و تەماشاکە بەدەیان ڤیددیو هەیە چۆن بەدەیان ڤیددیوە لە بەروی خەڵکەکە بە نیو ساعتی پێشەوە زانێ کاڕوخی ئاگدارەکرێنەوە تەسویرەکەن بەڵام خەڵکەکە ئەگەر نەچنە دەروی غەزە پێم وایە سەر ڕێژەی کوژراو لە غەزە ڕۆژان لە بینی 70 بۆ 100 کەسە بە معادلی وەریگرین 70 بۆ 80 کەسە کوژرێ ڕەنگە معادلەکە بگاتە 150 بۆ 200 کەس ئەگەر نەچنەدرە بەڵامە خۆی کە بڵێ کوشتارێکی ڕۆژی 1000 کەسوانە بکوژێەوە زۆر قورسە چکە ئیسرائیل پێویستی بەوەش نییە بەڕاستی کە ڕۆژانە بڵێ 700 کەیان 1000 کەس بکوژێ چکە هەندێک کات هێز لە ڕووی زۆر بەکاری ئافیەوە ناکە یان خۆی نایەوێ ئەوە بکات؟ کاراکۆ لە سیاسەتە بە نە ئیسرائیل نە حەماسنەوە لایەنگرانی ئیسرائیل و نە دژەکانی ئیسرائیلش لە دەوڵەتیانە کە بیرەکەیت و عاتیفە نیە بەڕاستی بەڵام یەکێک لە ڕێساکانی بەکارهێنانی هێز لای دەوڵەت چیە هێز بەکاربێنە تا و کاتی کە سوودی هەیە بەڵام کە سوودەکی لە دەستدا بوو بە فشاری زیاتر کە تۆ ڕۆژانە 1000 کەس کوژی بەڕاستی من پێم وایە کە خەڵکی ناو ئیسرائیلشتر فشارێکی زۆر لە حکوومەتەکەیان دروستەکە هێز تا و کاتە سوودیە کە ئیسرائیل سە بەکاری دێنێت ئامانجەکانی هەنگاو بە هەنگاو نزیکە بێت وە ئامانجەکانی بەڵام بیکا بە فەوزایەکی گەوریان بیکا بە جینۆسای دە و کاتە هێزەکە ڕەنگە تەنیا لە غەزە سەرکەوتوو بێت کە تۆ خەڵکەکە دەرەکەی بەڵام لە ڕووی استراتیژی و لە ڕووی یاسایی و لە ڕووی نێودەوڵەتیەوە کە زەرری دیبلۆماسی زۆر گەورەترەکە کە سەر زیانی دیبلۆماسی کردووە بەڵام زیانەکان بە جدی نازانم زیانی زیاتر کاتیە و بە زیانی قوڵ نییە کاگرنج ئەوە چییە واکە و خەڵکە بە تینوێتی و بە برسێتی بەبێنان و ئاو لە غەزە بمێننەوە ئایا بە بارمتە گیراون لەلایەن حەماسەوە یان ینی دەزانن ئەمە داگیرکاری خاکەکەیانە نیانەوێت چۆڵی بکەن کاراکۆ قسە عاتیفیانە بەداخۆ نە بۆ فەڵەستینەکان ڕاستە بۆ کورد نە بۆ ئیسرائیل نە بۆ ئەمریکیش ڕاست نییە مرۆڤ کە چووە نێوان دوو بژاردەمانەوە و یان هەندێ بەهای نیشتیمانی دینی نامادی بەداخۆ زۆربەی کات بە گشتی مرۆڤ مانەوە لایەنە بایلۆجیەکە لە بشێرەوە سروشتی مرۆڤە بە زۆرینەی وایە خەڵکی غەزە یەکێ لە کێشە گەورەکانی خەڵکی غەزە چیە لە هەر شوێنێکە شەڕە بێ خۆت ئاگات لێ لە عێراق شەڕ بوو داعشات خەڵک مافی چۆڵکردنی شارەکانی هەبوو لە سووریا گامالێ بوو چەندەها میلیۆن خەڵک وڵاتی بەجێش لە لیبیا لە یەمەن لە سوودان حاڵی حازر 16 میلیۆن خەڵک ماڵ و شار و گەڕەکی خۆی بەجێشتووە ئەم مافە کە هەموو کۆمەلگایەکە بێ هەموو مرۆڤێک ئەم مافیە بێ هەبێت لە کاتی جەنگ بتوانێت گۆڕەپانی جەنگ بەجێبێڵێ ئەم مافە زەوت کراوە لە خەڵکی غەزە لەلایەن شێوە زەوت کراوە بەڕاستی لەلایەن ئیسلامی سیاسی و لەلایەن قەومەی عەرەبیەکانوانی کە دژایەتی ئیسرائیلەکەن ئیسرائیل پێی باش خۆی پرۆژەکەشی ئەوەیە کە خەڵک چۆڵیکە بەڵام ئەوەی کە ناهێڵێت شێە مصرە لەولاوە مصرش هەر لە چلۆش خەڵکی بازرگانی کردنە بە دۆزی فەڵەستین و وەکو هاوکاری بێ وەکو لایانی سیاسی بێ لەسەر ساڵانە نزیکەی 2 میلیارد دلار لە ئەمریکا وەرەگرێ لەبەر بابەتی کام دێڤد و پرسی فەڵەستینۆمانەیە
خەڵکی غەزە ئەو مافیان پێ بدرێ بە دڵنیایی مناڵم هەمووی بەڕەهایی هیچ شتێ باش نییە بەڕەهای قسەی لەسەر بکەین نە 100% ئەمێنێتەوە بە دڵنیانە 100% بەجێڵە بەڵام بە دڵنیاییەوە نیوەی زیاتر بەجێ هێڵن چونکە تەنیا لە ماوەی 6 مانگی شەڕەکی سەرەتا کە دەواازەی ڕەفاح لای ئیسرائیل نەبوو ئەو کاتە هەر نەفرێ لە بینی 5,000 دلار بۆ 10,000 دلاری توانی بچێتە مصرەوە لەو ماوە کورتە بۆ پارە گرانە زیاد لە 100,000 خەڵکی غەزە کەرتەکان بەجێهێشت ئێستا گەر سنوور بکرێتەوە تەنانەت دەگەر بە هەمان پارەش بێ بە دڵنیایەوە بە سەدان هەزاری تر غەزە بەجێڵە ئەم قسە عاتفیانی گوای خەڵک ئەمێنێتەوە چاریانە چی بکەن ئایا مەسر سنوورەکاتەوە ئەمە لە کاتێکا قسانە ڕاز وەگەر سنووری مەسر کرابێتەوە یاخود کەشتی لە کەنارەکانی دەریای غەزە وەستا بێت و خەڵک بێت خەڵک خۆی نەڕوە ئەوانەی کە قسەیەکەنەکە ڕاستەکەن با لە ماوەی ڕۆژانە 5 سعات بۆ ماوەی 1 ماک سنووری ڕەفاح بکەنەوە بزانە دانیشتوانی غەزە بە ڕێژەی زیادە 150 کەمە بێتەوە یاننا ئەو قسانە زیاتر بەکارهێنانی خەڵ ئیسلامیەکانی هەرێمە شەو قسانە زۆرەکەن خەڵکی غەزە ئایا بژاردی چۆکردنیان هەیە بژاردیان هەیە کەواتە بێت چی بکەن یان لە خەیمەیان بمرن یان لە خانۆکانە تۆ سێریشکار خەڵکی غەزە سەر سێری میدیای خەڵکی غەزەکە لە بەرەو چۆ بڕۆین ئیسرائیل لێ بەرەو باشوور بڕۆن لە باشوورۆش بە هەمان شێوە جەنگ هەیە و هاوکاری کەمە و شوێنی خەیمە لێدانش نەماوە اینجا زۆر شتێ لە میدیاکانە باس ناکرێ بەڕاستی دیاردەی چەتێتی ئێستەغلالکردن دزیەتی نەک تەنیا لەلایەن حەماسەوە بەڵکو دەیان گروپی تر دەیان کەسی تر دروست بووە بە هاوشێوەی حەماس ئێستەغلالی ئەو جەنگا کات بۆ لایانی مادی بۆ لایانی سیاسی بۆ لایانی پارە بۆ نمونە کەسێک خاک پارچەیەک زەوی هەیە لای ماڵەکی خۆیەوە بۆ نمونە لە غەزە بۆی بیدا بە دوو کەس کە دوعاایلە کە خەیمی لەسەر 2,000 دلار کاگرانج حەماس یانی استیغلالی چی بکە کە زۆربەی سەرکردەکانی تیاچووە زۆربەی قیادەکانیان تیاچووە وەکو خۆیان دەڵێ شەید بوونە ینی زۆربیان کوژراون ینی حەمازی تری سوادی کێ حەماز ئێستا تا ئیسفادە بکە ئایا ئەمەندە تەنزیمێکی بەهێز ماون ینی بەڕاستی ئەگەر تەنزیمێکی ئەوەندە بەهێزیان مابێ کەواتە زۆر بەهێزن ئیسرائیل لەوەوە بۆ 2 ساڵ دەچیان هێشتا نەبوو ینی بەو هەموو تەکنۆلۆژیای و چاودێریان دەکا و لێیان دەدا ئەگەر هێشتا ئەوەندە بەهێز مابن بەڕاستی جێی پرسیارە ناکاڕاکوە یەکێ لە پرسەکان چیە حەماس خۆی گروپێکە لە منەظەمەیەک لە ڕێکخراوی گەورەتر کە ئیسلامی سیاسی و ئیخوانۆمانەیە ئەوەی کە لە میدیا و شە جیهانیە کاکا خۆ لە غەزەوە نایکەن ئیخوان و حەماسەکانی دەنێ بۆ نوە سێری ئیخوان و ئیسلامی سیاسی هەرێمی کوردستان کە چاواشەکاری و کۆکردنەوەی هاوکاری و لە مصر بە هەمان شێوازە ئەم وێنەی کە لە غەزەیە کە حەماس گوایە ماوەتەوە زیاتر لە دەرەوەی غەزەیە ئەوەی کە لە ناو غەزە ماوەتەوە دیارە حەماس خۆیڵێ کەرتی غەزە داژی کراوە ئیسرائیل ڕێگا نادا خواردنیانی ئیسرائیل بە شێوازی غەزەی کۆنتڕۆڵ کردووە کە حەماس خۆیڵێ بۆەوەی خەڵک خواردن و ئاوی دەستکەوێ بێ ئیسرائیل ڕێک دەکەواتە بە تاواتی داگیری کردووە مەسەلەوەی کایە حەماس ئەم شتاکە لە بەرپا من بیرو باوەڕم جیاوازە هەندێک کەس سەڵێ حەماسە ماکە یاخود ئیسلامی سیاسیە ماکە تەنیا لەبەر پاروایان پلۆپۆزم پێم وایە خۆی فکرێکی ئینتیحاریە ناکرێت بۆ نمونە بە داعشەکان بڵێ ئەمە لەبەر پارەواکەن یان لەبەرەوەی ژیانی خۆیان باشتر بکەن خەڵک بەکاردێن فکرێکی ئینتیحاریە خۆکوژیە ئەم خۆکوژیە هەنیە و مناڵەکانشی دا بەکوشتە تۆ سێری کە زۆربەی سەرکردەکانی حەماس کاکوژێن بە وردی سێری کە دایم ژوور و مناڵیان کوژراوە لەگەڵە فکرێکی ئینتیحاریە خۆیە کوژێت دەوروبەرە کوژێت نەیار دیار هەموویە کوژێت وەکو بڵێ بۆمبێکەوە خیتە ناو خەڵکەوە ئیسلامی سیاسی کە داعش یەکێکە لە ڕۆکانی هەتاکو ئیسلامیانی ناو هەرێمی کوردستانش کە میان ڕۆون و چەکیانی ئەم شتانە هەر لە کۆتایە فکرێکی ئینتیحاریە ئەمە فکر ئینتیحاریە بەس بۆ برامەرەکەی خەتەرێت تۆ سەرێکی ئیسلامی سیاسی ئەگەر ئامارێک بێنە ئایا لە ماوەی ئەم 10 ساڵەیە ئیسلامی سیاسی تر بە داعش و خوانیەوە تا کۆوانی لای خۆش بە مسلمانیان زیاتر کوشتویان جوولەکە بۆ نمونیان مەسیحی مەسەڵەن داعش ئەو شارانی کە وێرانی کرد ئەو خەڵکانی کوژێت ئێستا بۆنەوە لە غەزێ ئایا جوولەکە زیاتر کوژراوە یان مسلمان زیاتر کوژراوە ئیسلامی سیاسی یەکێ لە وەکو قومبەلەیەکە کاتەقێتەوە کاریگەرێکی زیاتر بۆ نزیکی خۆیەتی کار خۆیەتی ماڵ و مناڵ ژن کۆمەلگای خۆی مسلمانەکان هەتا دووترێ بێتەوە تر کاریگەری کەمە بێ بۆ ئەوروپا و بۆ ئەمریکاوان هەر بۆی ئەمریکا و ئەوروپانە زۆر کات بەکاریان تێنە
من پێم وانەیە کە حەماس ئەماکە لەبەر تەنیا لەبەر سوودێک کە ئێمە بە سوودی دانی یان لە سیاسەتە بە قازازانێ ئابوورێکی بەهێز یان پارە بێتە گیرفانیان یان دەسەڵات تەنیا دەسەڵات مێنەوە فکرێکی ئینتیحاریە دار و بەرد بێک و خۆی هەر بۆ زانیاری یاحیە سنوار بە ڤیدیۆ لە یەکێ لە گوتارەکانی ئەڵێ نازانمەگە شەڕ بکەینەوە شتانە تەڕ و وشک بێکەوە ئەستوین تەڕوش بەڕاستیش لە غەزە تەڕ و وشکی سوستان وڵاتای ئیمڕۆیەت لە تەلەڤیڤ تەڕ وشکی بێکەوە سوستاندویان لە شارەکانی ئیسرائیل غەزەی سوستاند و وێرانی کردووە. کاک ڕەنجنەوزاد توێژەری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ شیکاری خوێندنەوەکانت خستنە ڕووی شیکاری خوێندنەوەکانت سپاس دەکەم خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامی پرسە ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەکەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ.